ڕێز و سڵاوەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەم بەشەدا لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ. ئازیزان وەک هەموو ئاگادارن ڕۆژی هەینی 3 گەلاوێژ 1404 هەتاوی گیانبەختکردو حەمید مرادی چالاکوانی خەڵکی ژینگە پارێز و بەڕێوەبەری کۆمەڵەی ژینگە پارێزی شنەی نۆژینی کوردستان گیانی بەخت کرد. ناوبراو ڕۆژی پێنجشەمە لە کاتی هەوڵدان بۆ کوژانەوەیەوە ئاگرەی کە ڕۆژی چوارشەممە بەربوو بۆ گیانی کێوی ئاویەر بە سەختی بریندار دەبێ و ڕەوانەی نەخۆشخانەی کەوسەری شاری سنە دەکرێت و بەداخەوە بەهۆی سەختی برینەکانیەوە لەوێ گیانی بەخت دەکات. ژینگە دۆستان چالاکوانانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و خەڵکی ئازادی خواست بە دڵێکی پڕ لە خەم و هاوکات پڕ لە ڕق و کینە بەرامبەر بە کۆماری ئیسلامی تەرمی ناوبراو کە بە گوڵی سوور ڕازاندە بوویانەوە بە وتنەوەی دروش بەرەو گۆڕستانی باشتی محەممەدی بەڕێکرد و ئەسپەردەی خاکیان کرد. بۆ قسەکردن لەسەر کارەساتی ژینگەی کێوی ئاویەری ستنە و بۆ ڕێزگرتن لە یاد و ناوی گیانبەختکردو حەمید مرادی و تەواوی گیانبەختکردوانی ژینگە لە کوردستان گفتوگویەکی کورتمان دەبێت لەگەڵ بەڕێز ڕفیق حوسین پەناهی چالاکی سیاسی و شارەزا لە پرسەکانی ژینگە لە کوردستان. لەگەڵمان بن دەچینە لای کاک ڕفیق. کاک ڕفیق ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. هەموو کاتی ئێوە و بینەرانی بەڕێزی کۆمەڵە تیوی باش و سپاس بۆ ئەو دەرفەتەی کە لە اختیاری منتاندا. زۆر سپاس کە ئامادەبوون و قبوڵی زەحمەتان کرد. کاک ڕفیق، کارەساتی ژینگەی لە کێوی ئاویەری سنە کە ئێستا بۆتە هێمای خۆڕاگری و تێکۆشان، ئەمانەیە بزانین سەرچاوەیە ئاگرکەوتنەوە ئەگەر زانیاریەکتان لەسەری ببێ کارەساتی لەم شێوەیە بە تایبەتی ئەو کارەساتەی ئاویەر چۆن ڕووی داوە و سەرچاوی ئەمە ئاگرکەوتنەوە ئەگەر زانیاریەکتان لەبەردەستا بێ بۆ بینەرانمان چۆن بووە؟ بەڵێ پێشەکی لەو دەرفەتە کەڵک وەرەگرم، منیش پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی گیانبەخت کردو حەمیدی مرادی بکەم و هەروەها هەموو ئاوات و ئارەزوومەوەیە کە ئەو سێ کەسەی تر محسینی حوسین پەناهی، چیاکۆ و خەبات و ئەو سێ خۆشەویستە کە بریندارن بەداخەوە دوانیان چیاکۆ و خەبات برینەکانیان بەس توندیە، هیوادارم ئەوان ئیسلامەتیان بەدەست بێنەوە. سەبارەت بە پرسیارەکەی ئێوە عەرز بێ دیارە ئەم پەدیدەی ئاگر تێبەردانی شاخەکان و سروشتی کوردستان بەگشتی پەدیدەیەکی تازە نییە. لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی هەمومان شاهدی ئەوەین کە بە تایبەتی لە مانگی خەرمانان و گەلاوێژ و وەرزی گەرما بەشێکی سروشتی بە شێوەیەکی سروشتی بە هۆکاری گەرماوە تەبیعەتەن لە هەموو شوێنێکی دنیا، بەڵام لە کوردستان بە تایبەتی شاخوکیەوە و تەبیعەتەکانی کوردستانیش ئاگری تێبەردەبێت. بەڵام ئەوەی بە کوردستان هەڵەگەڕێتەوە لە ساڵانی ڕابردوو غەیرە تەبیعیە، یانە ئاماژەکان کە بەشێکیژی تەئید کراون لەم بارەوە کە دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی دەستیان هەیە لە گەڕتێبەردانی ئەم شاخ و سروشت و تەبیعەتەی کوردستانە. بەداخەوە وەکو بۆ خۆتانیش ئاماژەتان پێدا ڕۆژی چوارشەممە ئاگرێک لە شاخی ئاویەری گەورە کەوتەوە لە شاری سنە کە دیارە پێشووتر بە تایبەتی ئێستا کە هەموو کەسێ موبایل و تەکنۆلۆژیای لە ئەختیارایە زۆر بانگەواز بڵاو بووە کە بە تایبەتی ئۆرگانهای پەیوەندیدار ئەوانەیە کە کاری ئاگر خوژێنەوەکەن لە شاری سنە کە فریای قوژانەوەی ئاگرەکەکەن لەبەر ئەوەی شاخی ئاویەر بۆ خۆی هەڵکەوتەی شاخەکەی بەرخەلافی مەسەڵەن شاخەکانی تری ناوچەکانی کوردستان زۆر حساسیەتی خۆی هەیە، لەبەر ئەوەی کە نزیکە بەشێکی بە محلی مەسکونی و ئەگەر سەرایەت کە بۆ خوارەوە ئەتوانێت ئاسیبی جددی وارد بکە. بۆیە ئەم بانگەوازە کەس بەهانایەوە نەچوو، بۆیە ژینگە پارێزان و فعالینی مەدەنی بۆ خۆیان بەدەستی خۆیان بەرحاڵ فریای ئەو ئاگرەکەوتن کە دیارە بەو شکلەی کە دۆستانێک کە حزوریان بوو ڕەوایەتەکان گێڕاوەتەوە منش بەش بە حاڵی خۆم لیانم پرسیوە ئەوەیە کە لە یەکەم چرکەکان دیارە گڕی ئاگرەکە یەکجار زۆر بووە، هەرچەند باس لەوەشەکەن کە هۆکاری ئەسەن کردەوەی ئاگرەکە هۆکارێکی ئینفجاری بووە. دیارە ئەوە من بەش بە حاڵی خۆم ناتوانم بەتەواو معنات تەئیدی بکەم، بەڵام ئەوەی کە ئەو دۆستانە باس لە گڕێکی ئاواکان کتوپڕ دیارە بەش لە شوێنێکی مهماتی حکوومەتیەکە
کە بەرحاڵ یا کە بەجێماو بووە یا کە شتێکی ئاوا بووە کە ئەنفجاری بووە دەنا گڕی ئاوا لە ساڵانی ڕابردووە بە تایبەتی لە شاخی ئاویەر هەمیشە کراوە بەڵام بەم شکڵە ئاوا بە سەریعی پەرە بسێنێتەوە سەر تا سەری شاخەکە بگرێت تۆزە کەموێ نەبووە دەرهەر سوورەت ئەو دۆستە ژینگە پارێزانە کە ڕۆشتن فریا ئاگرەکە بکەون دیارە ڕێگەکانیش دوورە و کەمیش بوون ئەو دۆستانەی بە تەلەفۆنەکانیانیش بە بەردەوامی لەگەڵ خەڵکی خۆیانە و لەگەڵ دۆستانی ژینکە پارێزی تر و لەگەڵ فعالینی مەدەنی لەلایەک و لەلایەکی تریژەوە ڕاستەوخۆ بەشێک لەو وێنانەیە کە لە کاتی ئاگر کوژێنەوەکە خامۆشیانە کرد ڕاستەوخۆ لایڤیان کردبەوە بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی و ئۆرگانهایی پەیوەندیدار فریایان بکەوێت بەڵام بەداخەوە کەس فریایان نەکەوت و ئیتر ئەوانیش کەوتنە ناو ئابلۆقەی ئاگرەکە و ئیتر بەداخەوە لە ئەسەری سووتان کە وەکو بە خۆتانیش ئاماژتان پێکرد حەمیدی مورادی کە بۆ خۆی جگەلەوەی کە ژینگە پارێز بوو وەکیل بوو یا لێ خەریک بوو کۆتایی بە پرۆسەی خوێندنی وەکالەتەکەی بێرێت یەکێک لە نوخبەکانی بەڕاستی شاری سنە بوو کە بەداخەوە گیانی لە دەستا و ئەو سێ کەسە تریش ڕەوانەی خەستەخانە کران ئەوەش پێم خۆشە ئەوەش ئاماژە بەوە بکەم ئەو کاتێکە ئاگرەکە کرابووە بە گیانی جەستەی ئەو ئازیزانە سەدان و بگرە هەزاران تەلەفۆن کراوە بۆ ئۆرگانهایی دەوڵەتی کە فریا بکەون ئەو کوڕانە لەو سەر شاخەوە خەریکن دەسووتن ئاگرەکە گڕی گردووە ئاوای کردووە هیچ ئۆرگانێک خۆی نەکرد بۆ بەخاوەنیەوە تەنانەت کە بە تایبەتی خەڵکی خۆبەش کە شوێنی هەڵکەوتەی جغرافیایی شاخەکە جۆرێکە کە هەموو ماشینێک ناتوانێت سیارەیەک بڕواتە ئەو شوێنە بەڵام ماشینهایەکی تایبەتی خۆبەخشی خەڵکی مەدەنی فریا کەوتن و بۆی کە ڕزگاریان کەن لە ئاخرین دەقایقی حادثەکە کە خەڵک فریا کەوتبوون سیارەیان بردبوو بەو هەموو عەزیەتەوە بۆ ئەوەی کە ڕزگاریان بکەن لەو ئاخرانەوە کۆماری ئیسلامیش یا ئۆرگانی بە تایبەتی پەیوەندیدار هەلیکۆپتەرێکی هەڵساند بوو کە بە شێوەیەکی نمادین هاتوو بەرحەڵ گواستیانیەوە بەداخەوە بخۆشتان باستان کرد ئیتر ئەم حادثە ئەوەی کە وەکو ڕەوایەتەکەی کە بۆتانم باس کرد من بەش بە حاڵی خۆم لە ڕێگای دۆستانێکەوە کە ژینگە پارێزن پرسیارم کردووە ئاوایە و ئاوایان گێڕاوەتەوە وڵە زۆر سپاس بۆ بەڕێستان کاگرفێک ئەگەر باسێک بکەین لە هەر لە درێژەی قسەکانی خۆتانە باسان لە چەند هۆکارێک کرد کە لەم ڕووداوە تایبەتەیە کە ئێمە باسەکەمان لە سەرەتی ئەوانە ڕۆڵیان بووە لە ڕوودانی کارەساتێکی ئاوە بەڵام ئەگەر بەگشتی چاو لێ بکەین دیارە کاک حەمید ئەوەڵ کەس نییە لە ژینگە پارێزان کاوە گیانی خۆی بەختەکە لە پێناو پاراستنی ژینگەی کوردستانە لە ئاگرکەوتنەوەکانە هەمووان دیارە کاک شەریفی باجوەریان لەبیرە زۆر کەسی تر لەو شێوەیە بوونە قوربانی لەم کارەساتانێ ئەگەر باسێک لە ینی کێشێکی ڕیشەیی بکەین لێرەیە چه هۆکارێکی سەرەکی هێن دیارە هەرە وێنە و ویددیوانەی کە ئەبێندرێن و لە سۆشیال میدیایە بڵاو بوونەوە لە بەڕەوەچوونی پرسەی کاک حەمیدا لەوێ بە شێوەی جۆرا جۆر سرودی شۆڕژ گێڕانە وتنەوەی دروشت وە لەوێ قسە و باسێکی ژەکرێت لەسەر گڵکۆکەی کە باز لەوا کرێت کە ئەمە یەکەمین کەس نییە لە ژینگە پارێزان کە گیانی بەختەکان لەم پێناوەدا و ئەوە تێکە ئاخرین کەسیش نابێت ئەم قسەیە چ پەیامی کتی ئەم قسەیە چییە گەیەنێت من هیوا ئەخوازم ئاخر بەڵێ من هیوادارم کۆتایی حادثەی ئاوا بێت ئەمە چیتر لە کوردستان شاهدی گیان بەختکردنی هیچ ئازیزتر نەبین بەڵام ئەوەی کە تەنها لە کوردستان ئەم نەوع ڕووداوانە ئاوا بە گەورەی و بەو شێوە کارەساتبار ڕووەدا بۆ خۆتانیش ئاماژەتان پێدا بە تایبەتی چەند ساڵ پێش ئێستا لە شاری مەریوان یەکێک لە ئازیزترین کەسەکانی شاری مەریوان گیان بەختکردو شەریفی باجۆر و هاوڕێیانی گیانیان لە دەستا هەر بە حادسەیەکی ئاوە هۆکارە ئەسلەکەی بە بەڕوای من ئەو جێگای بە خەڵک هەڵەگەر خۆی لە ئەسڵا لە واقعە خوژانەوەی ئاگر بە تایبەتی گڕێکی ئاوا گەورە لە سروشتی کوردستان و ئەوانە بێگومان ئەوە خەڵکی مەدەنی و خەڵکی ئاسایی ئەویش بە هیچ ئیمکاناتێکی بەبێ هیچ ئیمکاناتی سەرەتایی کاری ئەوان نییە خوژانەوەی ئۆرگان ئەو ئاگرە ئەمە کاری ئۆرگانهایەکن کە ساڵانە ملیاردها ملیارد بوجە وەرەگرن و حازریش نین لە هیچ ڕووداوێکی ئاوا
سروشتی کوردستان بەرحاڵ بپارێزن و پێشگیری بکەن تەنان لە ڕووداوهایی گەورەی ئاوە لە وڵاتانی پێشکەوت و حتا لە وڵاتانی نەپێشکەوت و لە وڵاتانی دەوروبەری ئێرانیش لە بەعزێن لە ناوچەکانی دیریکەی ئێرانیش ئەبینی ئۆرگانهایی دەوڵەتی فریا ئەکەون بەرحاڵ ئەمکان سازیان بۆ ئەکەن ئیقدامهایی پیشگیریەکەن بەڵام ئەوەی لە کوردستان ڕووەدا بە بڕوای من ئەمە دژایەتیکی ڕاستەوخۆی کۆماری ئیسلامی و ئۆرگانهایی پەیوەندیدارە دەست و پەیوەندیەکانی لەگەڵ سروشت و تەبیعەتی کوردستان خۆ ئەمە بەشێکی کارەساتی ئاواکەڕ بەرچاو و گەورەیە ئێمە ئەیبینین ڕۆژانە بە تاڵانبردن بە سووتاندن بە یعنی هەموو ژێر ئەرز و سەرئەرزی ئەو کوردستانیان تاڵان کردو بە ئاو و بە تەڵاو بە معادنی کوردستان نەماوە کە هەمویان بردووە و تاڵانیان کردووە ئەمە نیشان لەوادا کە کۆماری ئیسلامی ئەو دیدگایە کە بەنسبەت کۆماری ئیسلامی و لە 46 ساڵی دەسەڵاتی هەیەسی کە هیچ ئەساسەن بۆی بایەخی نییە بەلایەوە کوردستان بە هی خۆی نازانی لەو بارەوە ئەوە دیدگای کۆماری ئیسلامیە ئەو جگای بە خەڵک هەڵەگەڕێتەوە بۆ خۆشتان باستان کرد دوێنێ ڕۆژی هەینی ئێمە شاهد بووین وەر لە ناشتنی لە ئەسپەردەکردنی تەرمی هاوڕیانی شەریف باجوەر و هاوڕیانی تریژی لە مەریوان هەمان شکۆمەندیمان بینی دوێنێ ئەو ڕووداوانە و ئەو تەجەموعە شکۆمەندە گەورە بەرفراوانەی کە ژن و پیاوی ئازادەی کوردستان بە وتنەوەی سرودی شۆڕەشگێرانە بە پەیامهای ئینقلابی و بە هەڵگرتنی هێما و وێنە و ڕێزگرتن لە شەهیدەکان نیشانیاندا کە بەرحاڵ هیچ لە پەنایەکە ڕێز و احترام و وەفایاندانا بۆ کەسێک نخبەیە کە حازرە گیانی خۆی فدای پاراستنی ژینگەی کوردستان کە لە لای تریجە بە بڕوای بن پەیامێکی زۆر وازەح بوو بە کۆماری ئیسلامی کە کۆماری ئیسلامی باعەسەبانی ئەمەیە خەڵک ڕاستەوخۆ ئەو بە تاوانبارەزانن کە حەقیقەتی ژیتیایە یعنی کۆماری ئیسلامی تاوانباری سەرەکی ئەم حادسانەیە لە کوردستان بۆیە لەم بارەوە جێخۆیەتی بەڕاستی جێخۆیەتی ئەو کوردستانە سەربەرزە کە لە هەموو فعل و ئینفعالاتی ڕابردووە ئاواش کۆمەندانە و سەربەرزانە ڕێزیان گرۆ لە شەهیدەکانیان ڕێزیان گرۆ لە قوربانیدان و دژایەتی خۆیان بەبێ ئەوەی کە بیشارنەوە ناخی خۆیان هەڵڕەشاندۆ بەرامبەر بە کۆماری ئیسلامیە جێگای قەدر و ستایشە بەڵام پێم خۆشە ئەوەش ئشارە بەوە بکەم کە بە هەر حاڵ بوو ئەوەی ئەم حادسانە ڕوونەداتەوە کە وەکو خۆتیش باست کرد کە لە پەیامی ئەو خەڵکەشە هەبوو کە بەداخەوە ڕەنگە ڕوو بداتەوە لە داهاتویشە ئەوە نیشانەی لە بێهیوایی کۆماری ئیسلامیە بۆیە خەڵکوا دەڵێن بۆیە هەموو خەڵک هیواکان خصوصە سەرشانی خۆیان لەم بارەوە بە بڕوای بن پێویستە ژینگە پارێزی کوردستان بە تایبەتی نەهاتهایەکی ڕێکخراو وەکو ئەنجمەنشیای سەبزی مەریوان بۆ نمونە مەسەڵەن کە لە شاری مەریوانە فعالە پێم وایە ئەم ئەنجمانانە دەبێت سەرجەم لە سەرتاسەری کوردستان کارگروهێکی هاوبەش تشکیل بدەن و هەوڵ بدەن ئەو کەسانێک کە علاقەمەندن و کاری ژینگە پارێزیەکەن و خۆبەخشانە لەم بارەوە فعالیەتەکەن بە بڕوای من دەبێ هەوڵ بدەن کە ئەوانە فێریان کەن ئامۆزشیان بدەن و بە تایبەتی بزانن کە چۆن ڕوبەڕوبەر لەگەڵ ئاگرە بنەوە چۆن ئەتوانن مەسەڵەن ئاگرەکە بقوژێنەوە ئەمە لە لایەکی تریژەوە هی بەدەستی خاڵی ئاگر ناقوژێتەوە دەبێت ئەمکاناتی بۆ فراهەم بکەیت من باسم کرد لە قسەکانی میژە هەبوو کۆماری ئیسلامی بێتەفاوتی بە تەواو معنای لەو بارەوە هیچ ئیمکاناتێکیش دەرخان ناکە بۆ ئەمانە بۆیە ئەم بەشەشی دەبێت قسەکان با بە وەک پرسیارێکەوە زیاتر قسەی لەسەر بکەین ینی دیارە بەو شێوەیە کە باس کرا و هەموو خەڵکیشی لێ ئاگادارەکە وەک باسان کرد کوردستان وەک لە هەموو بواریتر لە بواری ئابووریەوە لە بواری خزمەتگوزاریەوە لە زۆر شتی ترەوە کەوتۆتە پەراوێزەوە وەک پارێزگاکانی سیستان و بەلوچستان وەک زۆرتر کوردستانی لامەوانە پرسیارەوەیە کە دیارە کۆماری ئیسلامی هیچ کارێک ناکە بە ئەنقەستیش ئێستا وەک باسان کرد لەوانەیە کە هۆکاری ئاگرکەوتنەوەی ئاوێر ڕۆژی ڕابردووە لەوانەیە تەقینەوە و پاشماوەی شتی شەڕوەوانە بوو بێ ئەگەر ئەوەش نەبێت تەنانەت زۆر شتی لەو شێوەی تر بووە بە بۆنەی مانۆڕی نظامیەوە بە بۆنەی مانۆڕەکانی سپای پاسداران لە شاخوچێوەکانی کوردستان کە بەڕێواچێت بەدەیان جار بوو ئاگری لێکەوتێتەوە و بە ئەنقەست خەریکی تێکدانی ژینگەی کوردستانە دیارە کە هیچ کە نایەت کە بەشێک بێ لە چارەسەرکردنی کێشەکە خۆی سەرچاوی کێشەکەیە دیارە تا لە کۆماری ئیسلامی ڕەت نەبێم خەڵکە تا
دوای کۆماری ئیسلامی ناتوانێتەوە هیچ شینێکی پێی نییە. بەڵام ئێستا دێنە سەر خەڵک خۆی باسێکی گرنگە خەڵک خۆی بە تایبەت لەناو کۆمەڵگایە بە گشتی خەڵک ئەرکەکانی چییە لەم لاو ڕێکخراوەگەلێکن کە ئاماژەتان پێکرد چیای سەوزی مەریوان نمونەیەکی بێ زۆر ڕێکخراوەی تر لە هەر شارێک بوونیان هەیە مانە کەسانێکی زۆر باش ڕێکخراو هەیە کەسانێکی زۆر باشیان تێایە لە ئاوە لە ئاگرکەوتنەوەی ئاوادا بە فریای شوێنەکان ئەگەن لەوە ئەولاتر ئەرکەکان چین ینی دیارە لە وڵاتانی تر باستان کرد کە شتی لەو شوێ لە تەنانەت لە سیستمی پەروەردەیە لە قوتابخانەوەمانە دەرسەدرێ چۆن لەگەڵ ژینگا هەڵسوکەوت بکرێ بۆ پاراستنی بۆ هێشتنەوەی بۆ ئاگالێبوونی ئەگەر بێن باسێک لەم ئەرکە بکەین لە ئەستۆی ڕێکخراوەکان لە ئەستۆی خەڵک خۆی زۆرتر قسەمان بۆ بکەین. بە خۆشحاڵیەوە ئەوەی لە کوردستان بەش ژینکە پارێزی بووە بە کولتورێک و ڕۆشتوتە ناخی تاک بە تاکی کۆمەلگاوە بە بڕوای من بە تایبەتی لە ساڵانی ڕابردوو ڕۆڵی ڕێکخراوەکان بەگشتی زۆر کاریگەرە بەڵام لە پەنای ئەوە بەشێکی هەڵەگەردە بۆ کولتوری خۆشویستنی نیشتمان و عەتفێکە خەڵکی کوردستان بۆ خاک و بۆ ئاو و بۆ وەتەنەکەی خۆی هەیەتی ئەمەش نابێ بە بڕوای من نادیدە بگیری کە خەڵکی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە من هەمیشە وەتومە بەش بە حاڵی خۆم کە کوردستان نامەوێت ئێستا ممکنە لە دیدگایکی ترەوە مەترحیکەم بەڵام کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کولتوریەوە و لە ڕووی مەدەنیەوە بە بڕوای من جەزیرەیەکی متەفاوتە لە ناوچەکە جەزیرەیەکە کە تایبەتمەندی خۆی هەیە فەرهەنگی خۆی هەیە و ئەمەش بەرهەمی ساڵهای ساڵ خەباتی مەدەنی و سیاسی بووە یعنی عەقبەیەکی مێژووی لە پشتە بۆیە لەم بارەوە ئەوەی بە خەڵک هەڵەگەردەوە کە باست کرد کە ڕۆڵی خەڵک چییە تەبیعەتەن بۆ خۆشتان پێم وایە ئاماژتان پێکرد لە قسەکاندا تا کۆماری ئیسلامی مابێت قەتعەن هیچ بنەڕەتیەکان هەل نابێت لە ڕووی ژینگەوە دیارە ئەو بەشەی کە بە ژینگە ئێستا ئەخەس لە بەرنامەکە ئێوە سەرنجمان لەسەر ئاگرە و لەسەر شاخ و تەبیعەتەکەیەتی بەڵام مەسئلەی ئاوە مەسئلەی کۆمەڵی گرفتی تری جدیە لە کوردستانە دیارە گشتگیر و سەرتاسەری ئێرانیژە بەڵام لە کوردستانە بەزەقی ئەمەێنە تا کۆماری ئیسلامی مابێت بە بڕوای من ئەو کێشانە قابلە چارەسەر نین بەڵام ئەوەی کە ڕۆژانە و لە حاڵی حازرا بە بڕوای من خەڵک دەبێت چی بکەن من پێم وایە خەڵک پەیامی خۆیانیان هێناوە یعنی دەبێت فشار بخەنە سەر دەوڵەت دەبێت ئەم فشارە مەدەنیانە ئەوەی کە دوێنێ کرا بەشێکی ئەوەیە کە خەڵک هەمومان دەزانین کە هەموو ئەکتێکی کۆمەڵایەتی فەرهەنگی لە ڕۆژهەڵات سیاسیە ئەنی ئۆتۆماتیک سیاسیە لەو بارەوە ئەوەی دوێنێ ڕوویدا ئەگەر لە وڵاتێکی مەسەڵەن لە وڵاتێکی پێشکەوتووە ژینگە پارێزێک یا بەرحەڵ کەسێکە کارمەندێکی ئاتش نیشانی بی یا کەتێ بەرحەڵ فعالێکی مەدەنی بێت ئەگەر فەوت کا یا کەتێ حتا مەرگەکەیشی ئابە و شکڵە ببێت نەهایەتەن خەڵکەکە ڕێز لە خۆیەگرن ڕێز لە کاراکتری خۆیەگرن بەڵام دوێنێ ئەوەی کە ئەمە بینیمان لە پەنای ئەوەی کە ڕێز لە کاراکتری خۆی گیرە و بەکو بۆ خۆتان باستا کرد خەڵک گوڵی سووریان بردە سەر گڵکۆکەی لە پەنای ئەوە بە بڕوای من ئەکتێکی سیاسی ئاکسیۆنێکی گەورەی بەرفراوان بوو لە دژی کۆماری ئیسلامی بە بڕوای من یعنی ئەو تەجەموعی کە کرا تەجەموعێکی ناڵم کەمیۆنە چۆن لە کوردستانە لەم ساڵانە بینیراوە لەو بارەوە بەڵام ئەمەی کە لەم شرایەتە کە هەمومان جزانین خەفەقانێکی ئەمنیەتی یەکجار گەورە هەیە و کۆماری ئیسلامی بە شدت خەریکە کۆمەلگا سەرکوتەکە بەڵام لە پەنای ئەوەی کە تەجەموعێکی ئاوا هەزاران کەسی کە تێن و بڕاستەوخۆ بەبێ پێچ و پەنا کۆماری ئیسلامی بە تاوانبارەزان و ڕویان لە ئەوە کە کۆماری ئیسلامی تاوانباری ئەم مەسەلەیە من پێم وایە دەبێت ئەمە ئیدامە پیا بکات دەبێت لە ڕۆژەکانی داهات ڕێکخراوە مەدەنیەکان ڕێکخراوە ژینگە پارێزیەکان ئەوان ئەولەویەتی کاریان ئەوەیە کە من ئشارەم بەوە کرد دەبێت پێش هەموو شتێک دەبێت ئەمان خۆیان ڕێک بخەن دەبێت ارتباطاتی تەنگاوتەنیان ببێت ئەم ڕێکخراوان ئەوەی کە شارەمان ئاماژەمان پێکرد لەسەر تاسەری شار و شارشەکانی ڕۆژهەڵات نەهاتهایی چکۆلە هەیە کە ئەنجمەن و ئینجیۆن فعالیەتی مەدەنیەکەن ئەمانە بە بڕوای من دەبێت لەسەرەوە وەستڵ بن بە یەکەوە بۆ ئەوەی کە بتوانن انتقالی تەجاربی یەکترین بدەن ئەو ئەزمونەی کە لە مەریوان بۆ نمونە هەیە انتقالی بدەن مەسەڵەن بە بەشەکانی تر کە جوانێک ئەگەر لە ئشتیاقی دەرونی خۆیەوە بۆ پاراستنی ژینگە خۆی بە گژ ئاگرێکەکەدارەوە بەڵام لەگەڵی ژیا تربیەت و ئامۆزشێکی ببێت کە بتوانێت ڕاحەتتر کارەکە ئەنجام بدە
بەڵام ئەو جێگای بە ئەکتێکی گشتی کۆی کۆمەلگای ڕۆژهەڵات مربوطە پێم وایە ئەم فشاران دەبێت بەردەوام بێت دەبێت ئەو ئۆرگانانەی کە بودجەی خەڵک وەرئەگرن کۆماری ئیسلامی میلیاردها میلیارد بودجیان پێئەدا دەبێت ئەوانە مەسئولکەن لە بەرامبەرەوەوانە دەبێت بازرسی بکریێتەوە دەبێت سەرچاوەی ئەو دەستانەی کە ئاگرەکە دەخوژێنێتەوە دەبێت دیاری بکرێت من پێم خۆشە لێرە لەو بەرنامەی کۆمەڵە تیڤ ئیشارەی بە یەک بکەم چۆن ئەو بەحسانە وجودی هەیە بۆی دەست خەڵکی پیان وایە خەڵکی ئاسایی ئەو کاراکەن خەڵک پیا وایە ئەو بەجێماوی مەسەڵەن پاشماوەی خەڵکانێکن حتا بە توان جێوباسیەکەن کە ئەوە مەسەڵەن شیشەیەکی فلانیان بردووە شیشەکان مەسەڵەن ئاگری داوە بەڵێ ئەوانە هۆکارهایەکن کە ڕۆژانە ڕوتین ڕووەدا لە سروشتە بەڵام ئەوەی کە لە شرایەتایەکی تایبەتی ئاوا ڕوو ئەدات و حادثەهای گەورەی مەرگی ئاوای لێ ئەکەوێتەوە ناکرێت غەیرە تەبیعیە بە بڕوای من ئەمە بە ئەنقەست کراوە کاکە تەبیعیش نییە هەموو ساڵێک و لە گۆشەیەک و کناری کێم کوردستانەوە ئاگل لە شوێنێ بەرەدو خۆ هەر دوێنێک کە خەڵک خەریک لە مەریوان و لە بانە دووبارە ئاگر بەڵێ هاتم ئشارە بەوە بکەم هەر لە هەمزە هاوکات کە لە سنە خەریک من خەڵک ئەسپەردەی کاکە حەمیدیانە کرد لەم لەولەش لە مەریوان لای شانشین و ئەو منتەقانە ئاگرێ لە شاخەکان بەردا بوو کە خەڵک لەو شاخەنیاندا بوو پێم وایە ئەمە بەشێکی کارێکی ئاگاهانەیش دەکرێت لە پشتی بێکە نەهاتایی ئەمنیەتی کاری بووەکەن بۆ ئەوەی کە بەرهەڵ خەڵک سەرگەرم بکەن بە مەسایلی ترەوە خەڵک شتێ بکەن ئەوانش هەمووی تایەتی بەڵام خەڵک بە بڕوای من خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات کە بە دروستی و پێم وایە بە ئەوەی کە ئێمە ئەیبینین و ڕۆژانە لەمسیەکەین ئەو کۆمەلگا بە بلوغ گەیشتووە لەو بارەوە ڕاستەوە خۆ دەزانێت کە کوێ ئەکا بەها ئامانج و دەزانێت تاوانباری سەرەکی ئەم حادسانەش لە کوردستانە کیە ئەمە دەبێت درێژە پێیا بکەن نەبێ خەڵک بڕنەوە ماڵەکەی خۆیانە واز بێرن مەبەستەوە نیە هەموو ڕۆژە بێنە خیابان ئاعتراز بکەن هیوادارم وا بێ بەڵام بە بڕوای من ئەم فشارە نابێ ئەکتێکی یەک ڕۆژە بێت یانە دوێنێک کە ڕۆشتنە سەر زیارەتان و ئەکتێکی گەورێک پەیامی خۆشمان دەبڕنە ماڵەکانی خۆمانەوە خەڵک نابێ بێت تەفاوت ببێت ژینگە پارێزان دەبێت تەجەموعاتی گەورە دروستکەن لەبەر ئۆستانداریەکان دەبێت فشاریان بۆ بێرن من کارم بە مەسایلی بە دەستگا ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامیەوە نییە ئەوانە کە خۆیان عاملی ئەو کارن بەڵام نەهاتهایەکەن کە بۆ خەدەماتی خەڵکی دانراون و بودجەی خەڵکیش لێ وەرەگرن لەو بارەوە دەبێت فشارهایی مەدەنیان بۆ دروست بکەن با 10,000 کەس بڕۆن لەبەر فەرمانداریە تەجەموعکەن بڵن ئەو ئیمکاناتێکە ئەو ئۆرگان ئەگەر بۆتان ناکرێت نالایەقن و ئەگەر ئاگاهانەیە دێوە ئاگاهانەیە کە حتمەنیش ئاگاهانەیە ئەگەر بۆتان ناکرێت ئەو ئیمکاناتەی کە هەتانە لە اختیاری ئەنجمەنی ژینگە پارێزەکانی دابرن با خەڵک خۆی حفاظت لە تەبیعەت و لە ژینگەکەی بکات لە کوردستانە من پێم وایە خەڵک لەو بارەوە دەبێت جدیتر عمل بکات زۆر سپاس کاک ڕفیقیان بۆ جەنابەت سپاس کە قبوڵی زەحمەت کرد و ئامادە بوویت سپاس بۆ قسە و باسەکان سپاس بۆ ئێوە و سپاس بۆ ئەو دەرفەتەی بە منیشتاندا زۆر سپاس بۆ وەرەستان جارێکی تر بەڵێ بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش کە تا بە کۆتایی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ لەگەڵماندا بوون کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک